ڕەفتار و توندوتیژەکانی داعش و ڕاگەیاندنی خەلافەتە ئیسلامیەکەی مامۆستایانی ئاینی هەرێمی کوردستانی هێناوەتە دەنگ و دژایەتی خۆیان بۆ گروپە چەکدارە ڕاگەیاند و ئاماژەیان بۆ کرد پێکەوە بەرەنگاری ڕەفتارەکانی داعش دەبنەوە و هەنگاوی پێویست دەنێن بۆ ئەوەی کۆمەڵگا لە مەترسیەکانی ئەو گروپە بەناو ئیسلامە وشیار بکەنەوە. واجبی هەمومانە چۆن گەنجان بپارێزین، چۆن ئەمە ئەگەر تۆ بۆ خوای ئەەکەیت ئەوانە بەڕاستەکەی من حەقم نییە لەسەر قیادەکە گەنجەکانن ئەغڵەبی وا ئەزانێ هەر کە وەفاتی کرد یەکسەر چووەتە بەهەشتەوە و 72 خۆری بۆ حازر کراوە. بە پێی قورئانی پیرۆز بەهەشت بەوە نییە تۆ خۆت بدەی بە کوشتن بە تەنها، بەهەشت بەوەیە کەوا تۆ منهەجەکەت صحیح بێت، بەهەشت ئەوەیە کە تۆ لەسەر ڕێگەی خوای گەورە بڕۆیت، بەهەشت ئەوەیە کە تۆ تەعادا نەکەی لە کەسی تر. گروپی تیرۆریستی داعش کە هەموو کارەکانیان لە ژێر ناوی ئاینی پیرۆزی ئیسلامدا جێبەجێ دەکەن و باس لەوە دەکەن دەیانەوێت سەروەری بۆ ئاینی ئیسلام بگەڕێنەوە، بەڵام بە پێچەوانەوە زانایانی ئاینی بەتوندی بەرپەرچی ئەم بۆچوونە دەدەنەوە و پێیان وایە هیچ بنەمایەک داعش لەگەڵ ئاینی ئیسلامدا کۆ ناکاتەوە. ئێمە وەکو زانایانی ئاینی یەکەڵوێستین لە ڕوبەڕووبوونەوەی یەکەڵوێستین لەگەڵەوەیکەوە ئەو کارانێکە ئەنجامێدەن دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلام و لەگەڵ هیچ بنەمایەکی دینیا یەک ناگرێتەوە. پێمان وایە ئەوە دەستێکی دەرەکیە بۆ ناشرینکردنی ئاینی پیرۆزی ئیسلام. داعش لیزمە، داعش جۆرە فکرێکە، جۆرە هزر و تێگەشتنێکە کە حەزی بە خۆپەرستی، حەزی بە خۆسەپاندنە، حەزی بە گەیشتن بە دەسەڵاتە بە هەر وەسیلەیەکە بێ، حەزی مانەوەی لە دەسەڵاتە بە هەر وەسیلەیەکە بێ، حساب نەکردن بۆ لایەنی بەرامبەرە، سڕینەوەیەتی. داعش لیزمە، وەکو فاشیزم، وەکو بەعسیزم، وەکو لیلینیزم، وەکو مارکسیزم. محاربە فکرە بە فکراکرێ، ئەفکرێکی ئاتون دڕەوە هەڵۆشا ئەبێ بە فکرە بکەی مامەساژ لە شوێنی خۆی ئەتوانێت ئەو ئیشە ئەنجامدا. ڕەفتارە دژە مرۆڤایەتیەکانی داعش وای کردووە زۆربەی وڵاتانی جیهان ببنە نەیاری ئەم گروپە تونڕەوە و لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیش هەنگاوی گرنگ لە ئارادان بۆ کۆتایی هێنان بەدەستەڵاتی ئەم گروپە چەکدارە و مامۆستایانی ئاینی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پێشوازی لە هەر هەنگاوێکی لەم جۆرە دەکەن. جارێکی تر مامۆستایانی ئاینی بەرپەرچی چەکدارانی داعشیاندایەوە و دژایەتی خۆیان بۆ ڕەفتار و توندوتیژەکانی ئەو گروپە چەکدارە دەربڕی کە ماوەی چەند مانگێکە لە ژێر ناوی ئاینی پیرۆزی ئیسلامدا جیهادیان دژی مسلمانان ڕاگەیاندووە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.